لە مانگی ڕابردوودا خۆپیشاندانێک لە تونس کە بە شێوازێکی ئاشتیانە کۆتایی نەهات تێکرا ئەمانە ئەو جۆرە ڕووداوانن کە گروپەکانی مافەکانی مرۆڤ و ئەو ڕۆژنامەنووسانی کە ڕووماڵی ئەو خۆپیشاندانانە دەکەن نیگەران بکات. لە کاتێکدا کە خەریکی ڕووماڵکردنی توندتیژی خۆپیشاندەران بووم لەلایەن پۆلیسێکەوە هێرشکرایە سەرم لێیاندام و لە هۆش خۆم چووم. گروپە چاودێرەکان و میدیاکان لێرە دەڵێن هێرشەکان دژی ڕۆژنامەگەری و وڵاتەکە لە سەردەمی قەیس سعیدی سەرۆکی تونسدا پەرەی سندووە. سەختە ڕۆژنامەنووسبی لە تونس تا لێ دۆخەکە قورستر دەبێت. جاران تونس کراوەترین وڵات بوو کاتێ باس لە ئازادی ڕۆژنامەگەری دەکرا بەداخەوە ئێمە چیتر نمونە نین. تونس لە نوێترین پێوەرەکانی ئازادی ڕۆژنامەوانیدا 21 پلەدا بەزیوە دوای ئەوەی سەرۆکی وڵاتەکە قەیس سعید ساڵی ڕابردوو بانگەشەی دەسەڵاتی دوورمەودای کرد. یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی شۆڕشی 2011 دابینکردنی ئازادی بوو بۆ ڕۆژنامەنووسان بۆ ئەنجامدانی ئەرکەکانیان. ئێستا ئێمە پێچەوانەکەی دەبینین لەگەڵ هاوکاتی هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان و سنووردارکردنی زانیاریدا. سەرۆکی وڵاتەکە ئەم جۆرە نیگەرانیانە ڕەت دەکاتەوە هەر لەوەتەی مانگی ڕابردووە دەستورە مشتومڕاوێکە پەسەندکرا ئەو نیگەرانیانە پەرەیان سندووە لە ئاوالێ دوانگەلێکی لەو جۆرەدا کە لەلایەن ئۆفیسەکەیەوە بڵاوکرایەوە بەڵێنیدا کە ئازادیەکان لەژێر چاودێری ئەودا زیاتر لە جاران ڕێزیان لێبیگیرێت. ڕەخنەگران دەڵێن ئەوە ڕوونادات. ئەوان تەنها ئەمساڵ ئاماژە بۆ کەیسانە دەکەن کە ڕۆژنامەنووسان هەراسان کراون و دەست بەسەر کراون و هەندێک جاریش سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. هێشتا دەڵێن هیچ بەراوردێک لەگەڵ ڕۆژانی پێشوەڕەشدا نییە. لە سەردەمی حکمی ستەمکاری زین عابدین من عەلیدا ئینتەرنێت سانسۆر کرا، میدیای سربەخۆش قەدەغە کرا. ئەوە ڕەشبگیریەکی تەواوەتی میدیایی بوو. نەدەتوانی هیچ بڵیت، نەدەتوانی لەسەر شەقامەکان ناڕزایەتی دەرببڕیت. هەموو کارەکان لە ئێمە قەدەغە کرا. سەرۆکی وڵاتەکە ئەم جۆرە نیگەرانیانە ڕەت دەکاتەوە هەر لەوەتەی مانگی ڕابردووە دەستورە مشتومڕاوێکە پەسەندکرا ئەو نیگەرانیانە پەرەیان سندووە لە ئاوالێ دوانگەلێکی لەو جۆرەدا کە لەلایەن ئۆفیسەکەیەوە بڵاوکرایەوە بەڵێنیدا کە ئازادیەکان لەژێر چاودێری ئەودا زیاتر لە جاران ڕێزیان لێبیگیرێت. ڕەخنەگران دەڵێن ئەوە ڕوونادات. ئەوان تەنها ئەمساڵ ئاماژە بۆ کەیسانە دەکەن کە ڕۆژنامەنووسان هەراسان کراون و دەست بەسەر کراون و هەندێک جاریش سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. هێشتا دەڵێن هیچ بەراوردێک لەگەڵ ڕۆژانی پێشوەڕەشدا نییە. لە سەردەمی حکمی ستەمکاری زین عابدین من عەلیدا ئینتەرنێت سانسۆر کرا، میدیای سربەخۆش قەدەغە کرا.